ژینگەوە ئێمە بەڕاستی کەناڵە ڕاگەیاندنەکان دەورێکی سەرەکیان هەیە بۆ هوشیارکردنەوەی خەڵک بۆ پێشکەشکردنی بەرنامەی زیاتر دەربارەی ژینگەوە. ژینگەش بەڕاستی زۆر زەڕورە کە هەموو کەسێک ئەو هەستەی هەبێتن پارێزگاری لە ژینگە بکاتن، چونکی ژینگە وەکە لێ خۆمان تایەژین کە وەک فردێک وەک تاکێکی ئەم نیشتیمانە ئەگەر ئێمە ژینگە پارێزێنەوە بەڕاستیەوە خۆشەویستیەکە بۆ نیشتیمانەکەی خۆت. قەزدەر نەستە خایشتانە دەکەین کە ئەگەر دێنە دەرێ ئاو دەخۆنەوە، سێو دەخۆن، هەرچی دەخۆن، میوە دەخۆن، بێزەحمە شتێکی بکەن دێنەوە یەکدانە پلاستیکینێن بۆ خۆتان دێنن دێنە پشتی ماشێنە گەیشتە جگایەکی توانین دەستڵێ ئاشغاڵی هاوین نەک ئەوەی کە لەولای فڕێ بدەن کەەوە زۆر کارێکی ناحەزا چون ئەنگۆش بۆ خۆتان فکرێ بکەن و لە ماڵە خۆتان دانیشتونە میوەی دەخۆن، ئاوێ دەخۆن، هەرچی دەخۆن هەڵدەستن دەچن دەستڵێ ئاشغاڵی داوێن وەلی بۆ لێرە ئەو کارێ بکەین کە ڕاست بچن لە ئەرزەکەی فڕادەن و دوعاکانش بڵان دەیجاتێ. هیوادارم هەموو هاوڵاتیەک هاوکار بن لە ژینگە پارێزی، چونکە ژینگە پارێزی بۆ ئەوەیە کە خەڵکانی تر بچنەوە شوێنە خۆشی خۆیان بکەن و هەم وڵاتەکەشمان بە پاکی بمێنێتەوە. ئینشاءڵڵا هیوادارم نمونەی کەسانی ژینگە پارێز لە هەرێمی خۆمان و لە وڵاتی خۆمان و لە کوردستانی خۆمان زیاد بێت. ژینگە پارێزی وەزیفەی هەموو ئینسانێکە بە تایبەت خانەوادەکانی کە بۆ گەشت و گوزار بچنە دەرەوە هەمومان وەزیفەمانەوەیە کە ژینگە پارێزیم پاک و پیسی چون لە ماڵی خۆمان ڕەحایەت دەکەین، لە ژینگەش ڕەعایەت بکەین چون ژینگەش ماڵی دوومی هەمومانە.